وەکو سەربازی وڵای لە تاریکی وەک چرای حکومەتی هەردێنە پارەی دزی دەردێنە وانەبێژ دامەفرێنە. ئەمە بەشێک لە دروشمەکانی مامۆستایانی وانەبێژە لە سنووری پەروەردەی پشدەر و ڕانیە. ماوەی 4 ڕۆژە مامۆستایانی وانەبێژ لەسەر شەقامن و وانەکانی قوتابخانەیان بایکۆت کردووە و گربوونەوەی ناڕزایەتی ئەنجام دەدەن و خێمەیان لە بەردەم پەروەردە هەڵداوە. ئەوانە دەڵێن تاوەکو وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە کە دامەزراندنیانە لەسەر شەقام دەمێننەوە و بایکۆتی خوێندن دەکەن. کە لە ڕابردوودا دەیان جار داوامان کردووە لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردە و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان تایبەت بە کەرتی پەروەردە کە بێن بەدەم داواکاریەکانمان داواکاری مامۆستایانی وانەبێژ کە داواکاری سەرەکییان بریتی بووە لە دامەزاندنی مامۆستایانی وانەبێژ بە هەمیشەیی و بەبێ جیاوازیکردن لە نێوان مامۆستایاندا. ئەمە لە کاتێکدا کە نزیکەی 8 ساڵە دەرگای دامەزاندن بەگشتی داخراوە بەتابەت لە ناو کەرتی پەروەردەدا. پەروەردەش لەو سێکتەرانەیە کە نابێت دامەزاندن تێدا بوەستێت بە پێی یاسا و دەستور. داخستنی دەرگای دامەزاندن گەورەترین لێکەوتی خراپی هەبووە بۆ سێکتەری پەروەردە. بۆ سەرخستنی پرۆسەی کەرتی پەروەردە پێویستمان بە دامەزاندنی مامۆستایانی وانەبێژە. هەمومان باش دەزانین هەر لە خێزانی پێرخوازانەوە بگرێت تا وەزیری پەروەردەوە تا سەرۆکی حکوومەت ئەگەر مامۆستایانی وانەبێژ لە ناوەندەکانی خوێندن نەمێن و بەردەوام بن لە بایکۆت بەدڵنیایی و پرۆسەی خوێندن بە یەکجاری فەشەل دێنێ لەبەرەوەی لە 125 مامۆستایان ئێستا لە بەشی پەروەردە مامۆستایانی وانەبێژن. مامۆستایانی وانەبێژ دەڵێن ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان لە خەمی خوێندن و پەروەردەدان با وەڵامێکی ئەرێنیان بدەنەوە و تاوەکو پرۆسەی خوێندن بەردەوام بێ و ئەوانیش مافەکانی خۆیان بەدەست بهێنن. بێگومان کارگەری نەرەین دەبێت لەسەر پرۆسی پەروەردە فێرکردنەوە بۆ ئەوەی ئەم بارودۆخە درێژەیەکی شەر پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووی بێتە سەرخەت و داواکاریەکەمان جێبەجێ بکات. تەنها یەک داواکاریمانەیە بریتێ لە دامەزراندن چکە چەند ساڵێکە دەرگای دامەزراندن داخراوە بەتایبەتی لە سێکتەری پەروەردەدا. بەڵێ ئێمە بەردەوام دەبین لە خۆپیشاندان و بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە چونکە ئێمە ڕوویەوەمان نییە بچینە ناو پۆلەکانەوە داوا لە تەڵەبەکانمانکەن بخوێنن ئامانجیان هەبێ لە کاتێکدا بۆ خۆماندانە مەزراوین خەون و ئامانجەکانی ئێمە بۆ خۆمان نەهاتووەتە دی چۆن بتوانین بچینە پۆلەکان و داوا لە تەڵەبەکانمان بکەین کە درێژە بە خوێندن بدەن. لەگەڵ دەستپێکردنەوەی دەوامی خوێندن لا چەند شار و شارۆچکەیەک مامۆستایانی وانەبێژ هاتنە سەر شەقامەکان و گربوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا. داواکاری سەرەکی مامۆستایانی وانەبێژ دامەزراندنیانە وەکو خۆیان دەڵێن بەردەوام دەبن تاوەکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە. لە دەڤەری پشدەرەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی پەیام.